دوای ئەنجامدانی کۆبوونەوەی هونەری و دەستنیشانکردنی کۆمەڵەی یانەکانی وڵاتانی عەرەب لە یاریتەوەی بالەدا، تیپی بالە یانەی پێشمەرگەی سلێمانی کە نوێنەرایەتی وڵاتی عێراق دەکات لە پاڵەوانێتەکەدا کەوتە کۆمەڵەی سێیەمە و شان بەشانی هەردوو یانەی سەنجلی فەڵەستینی و کازمی کوێتی ڕکابەری دەکات. لە دەستپێکی پاڵەوانێتەکەدا یانەی پێشمەرگەی سلێمانی ڕوبەڕووی یانەی سەنجلی فەڵەستینی بووەوە. ئەو یاریە هەلێکی گەورە بوو لە بەردەم یاریزانانی پێشمەرگەی سلێمانیدا بەوەی کە کۆمەڵەکەیان تەنها سێ یانەیە بردنەوە بەدەستبێن و سەرکەوتن بۆ قۆناغی هەشت مسۆگەر بکەن. لەو یاریەدا یاریزانانی پێشمەرگەی سلێمانی بە ئاستێکی بەرزەوە دەرکەوتن و هەر لە سەرەتاوە تا کۆتایی باڵادەستی یاریەکە بوون. لە گێمی یەکەمدا کوڕانی سەلاح کانەبی بە 25 خاڵ بەرامبەر بە 13 خاڵ بردنەوەیان تۆمار کرد. ئازبەرزی یاریزانانی پێشمەرگەی سلێمانی لە گێمی دووەمی یاریەکەشدا بەردەوامی هەبوو. لەو گێمەشدا یاریزانانی پێشمەرگەی سپیپۆش توانیان بە 10 خاڵ بەرامبەر بە 25 خاڵ شکست بە ڕکابەرەکان بێن و بە دوو گێمی بێ بەرامبەر پێش بکەون. ئەو دوو گێمەی سەرەتا پاڵپشتێکی باش بوو بۆ یاریزانانی پێشمەرگەی سلێمانی تا بتوانن گێمی سێمیش بردنەوە تۆمار بکەن و سێ خاڵی یاریەکە مسۆگەر بکەن. هەرچەندە تیپی بەرامبەر ڕکابەرێکی بەهێزیان کرد لە گێمی سێمدا، بەڵام ئەو گێمەش بە 25 خاڵ بەرامبەر بە 20 خاڵ لە بەرژەوەندی پێشمەرگەی سلێمانی کۆتایی هات. سەبارەت بە ئاستی تیپەکەیان لە یەکەم یاریدا یاریدەدەری ڕاهێنەری یانەکە بەو شێوەیە بۆ کورسات نیوز دووە. سپاس بۆ خواتوانیمان ئەمڕۆ 3-0 لە یانەی سەنجلی فەڵەستینی بینەوە و ئینشاءالله بتوانین سەرکەوین بۆ قۆناغی داهاتوو کە ئەمە یەکەم جارە بۆ یانەی وەرشی پێشمەرگە بتوانێت ئەم هەنگاوە گەورەیە ببڕێت و مێژوویەکی جوان پێشکەشی شاری سلێمانی وەرزش دۆسام بکات. زۆر سپاسی دەستەی کارگێڕی و یاریزانەکانەکەین دەستیان خۆش بێت. ئینشاءالله بتوانین لە یاریەکانی داهاتووە دیسانەوە هەمان ئاسو ئەنجامی باشمانە بێت. سپاس بۆ ئێوە دووبارە. یانەی پێشمەرگەی سلێمانی کە لە ئێستادا سەرکەوتنی بۆ قۆناغی هەشت مسۆگەر کردووە بۆ یەکلاییکردنەوەی پلەی یەکەمی کۆمەڵەکەی ڕوبەڕووی یانەی کازمیای کوێتی دەبێتەوە لە ڕۆژی هەینی داهاتوودا. یانەی پێشمەرگەی سلێمانی لە یەکەم هەنگاویدا لە پاڵەوانەتی بالای یانەکانی وڵاتانی عەرەبدا بە 3 گەمی بێ بەرامبەر شکستی بە یانەی سەنجلی فەڵەستینی هێنا. ئەم بردنەوەش هەنگاوێکی گەورەیە بۆ یانەی پێشمەرگەی سلێمانی بە گەیشتنی بە قۆناغی هەشتی پاڵەوانێتەکە. سوارە کەریم، کورسات نیوز، قاهیرە.